بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆکانمان دەست پێ دەکەین باز لە ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیل دەکەین لێرە و لەوێ هەندێک دەڵێن حەماس براوە بوو هەندێک دەڵێن خاکێکی خاپورکراو خەڵکێکی وەدەرنراو لە خاکی خۆیان ژمارێکی زۆر شەید و قوربانی سەرکەوتنی ئەمە لەکوێدایە ئەوەی کە بەلای چاودێرانی سیاسیەوە جێی قسەکردن و ئاماژە بۆکردن ئەوەیە کە دەڵێن ئەوەی کە لانی کەم براوەیە ئێستا ئەو خەڵکە لێخەوماوەیە کە دەتوانن تر ئاهێک بدەن دوور لە شار دوور لە جەنگ گفتوگوێن بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا عەبدوڕەحمان محەممەد مامۆسای زانکۆ مامۆستا سڵاو لێبێ بەخێرات سەر شەو زۆر بەخێر بی مامۆستا ئاگربەس لە نێوان حەماس و ئیسرائیلدا ڕاگەیەنرا دوای ماوەیەکی زۆر لە هەوڵدانی نێودەوڵەتی بۆ بانجام گەیشتنی ئەم ئاگربەستە ڕوانی نییە بۆ ئاگربەستەکە چییە؟ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوە چاوەکەم مۆزوعی ئاگربەس ئەگەر هەر بە کورتی و پوختی باسی بکەین ئاگربەس شتێکی زۆر باشە بەتایبەتی ئەگەر لایەنێکی وەکو غەزە یا وەکو حەماس ئەو مەرجوداواکارانی کە هەیە بووە لەناو ئەو ڕێکەوتنامەیە ئیدخال کرابێت دانرابێت نووسرابێتەوە ئەوە بۆ خۆی دوو جار قازانجە جارێک قازانجە کە شەڕەکە وەستاوە جارێک کە مەرجەکانی ئەوان هاتۆتە دی بەنەتیجەش ئەم شتە وەستانی شەڕ بە خێر و خۆشی ئەو کەسانی کەستەمیان لێکراوە ئەوەی کەستەمی لێکراوە کە ئێمە ڕێیمان وای تێگەشتمان وای کەستەمی لێکراوە ستەم لێکراوە بۆ تاوەکو ئێستا غەزە و حەماس و خەڵکی فەڵەستینە لەبەر وەستاندنی ئەم شەڕە بە دڵنیاییەوە بە بەرژەوەندی ئەوان تەواو بێ بەتایبەتی دووبارەش یەکەم مادەم مەرجەکانی ئەوان هاتبێتە دی و لەو ڕێکەوتنامەیە بۆیە بە دڵنیاوی ئێستا ئێمە چاوەڕوانی قۆناغێکی تازەیەکەین دوای وەستاندنی شەڕ ئەگەر تەرەفی ئیسرائیل ئەو ئیلتزامی پێوە بکات بە تەواوەتی بە دڵنیایی ئەو کاتە بە بەرژەوەندی خەڵکی حەماس و غەزە و فەڵەستینەکان تەواو بێت کە قۆناغی دووەم قۆناغی فریاگوزاریە ئەگەر جایز بێم تعبیرە فریاگوزاری ئەو شتانی کەوا ئێستا بە پەلە پێویستیان پێ هەیە لەم چەند مانگی داهاتووە اینجا هەندی شتێک عەلاقەی بە ئاوەدانی ئەو وڵاتەوە یەکەمە ئەتوانم بڵم استراتیژیکی درێژخایانە ئەوەی کشتێکی خێرایی ئێستا خەڵک پێویستی پێ هەیە بە دەمەوشونیان و هاوکاریکردنیان لەلایەن خەڵکی خێرخواز و وڵاتانی دەوروبەر و هەتاڕۆ خاڵی دووەم بەرنامەیەکە بۆ مەسەلەی ئاوەدانی بەڵێ مەسەلەی ئاگربەس بە دڵنیاییەوە خێر و خۆشی تیا هەیە بە تایبەتی بۆ خەڵکی ستەم لێکراوە باشە مامۆستا لە سەرەتای جەنگەکەەوە کە جەنگەکە دروست بۆک و دەزانین ینی دەستپێکەکەی لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرد دەزانین مێژوویەکەیە لە شەڕ و قوربانیدان لە نێوان ئیسرائیل و گەلی فەڵەستینە بەڵام ئەم جەنگی ئەم دواییە لە 7 ئۆکتۆبەرەوە دەست پێ دەکا ینی حەزەکەم ڕای جەنابەت بزانم هاوڵاتی مەدەنی چی ئیسرائیلی بێ چه فەڵەستینی بێ هەر هاوڵاتی مەدەنی نییە کە تۆ دەستدرێژی بکەیتە سەری ڕوانینی تۆ لەو خۆی گرفتەکە ئالەوایە کە ئێمە ئەگەر من یا تۆ یا هەر بەڕێزێکی تر ئەگەر لە 7 ئۆکتۆبەرەوە سەرنج بدا لەم کێشە و مشکلەیە کە هەیە بە دڵنیایی ئەو قسانەیەکە ئەڵێ مەدەنی هەردوو لازەرەی لێەکەن و گرفتیان بۆ دروستە بێ و کێشیان هەیە و عیلاج نابێت تا ڕۆمان بەس ئەم مەوزوع زۆر لەوە قوڵترە ئەم کێشەیە کە هەیە لە ناو فەڵەستینە 76 ساڵ تەمەنێتی ئەگەر کەسێ بیەوێ ژیرانە تەماشای ئەم وەزع بکە دوایی بە وجدان حکمی تیا بدە و حقیقەتەی بۆ ڕۆشن بێتەوە بتوانێت قسەیەکی بکات کە لە بەرژەوەندی ئینسانە لەم لە بەرژێنی ئینسانە ئەو کاتێ بێت لە 76 ساڵ پێش ئێستاوە تەماشای ئەو وەزع بکە 76 ساڵ پێش ئێستا فەڵەستینێکی کە بوو ئیدارەیەکی تر بوو وڵاتێکی تر بوو خاکێکی تر بوو خەڵکێکی تر بوو حکومەتێکی تر بوو هەتاڕۆ بەس لە 76 ساڵی سەرەتای 76 ساڵ پێش ئێستا واقعی کە هاتە پێشەوە کە واقعیکی ئیستیعماریە جا هەندێک کەسی ئەمە قبول نەکا واقعیکی ئیستیعماریە واقعیکی ئیستیطانیە بەمعنای کەلیمە واقعیکی ئیستیصالیشە یعنی هێزێک هاتە پێشەوە کە پێوترێ بەمعنە دینیەکەی پێوترێت جوولەکە بەمعنە دەسەڵاتداریەکەیش ئەوەی کە هاتوونەتە پێشەوە هێزێکی ئیستیعمارین خاکێکیان داگیر کردووە خەڵکیان دەرکردو هەروانە خاکێکیان داگیر کردووە و خەڵکێکیان دەرکردووە و اینجا لە بەدیلی ئەو دەسەڵاتێکە هەبووە دەسەڵاتێکیان دامەزراندووە ناوێکیان لێناوە ناوەڕۆژیان بۆ دروست کردووە کولتوری ئەو خەڵکیان گۆڕیوە مێژووی ئەو خەڵکیان گۆڕیوە جوغرافیەکەیان گۆڕیوە واقعی کە هاتوتە پێشەوە لەبەرەوە بێتوە لەو لەحظەیەوە تەماشاکەی بڵێ هێزێکی ئیستیعماری هاتوتە پێشەوە هێزێکی ڕەگ و ڕیشە دەرهێنەر بۆ خەڵکی ئەو وڵاتە بۆ دانیشتنی ئەو وڵاتە بەتەبیعەت حاڵ لەگە تۆ لەو زەمانە تاوەکو ئێستا تەماشایەکی ئەو پرسیارە یا ناکرێ یەکە کرا بە شەوشقڵێکی تر ئەکرێ بۆیە منڵ ئەم کێشەی 76 ساڵی بینە لەبەرەوە ئەگەر بێت و حەماس یا غیری حەماس ئەگەر گریمان خۆ پێش حەماس کاکە هەندێک شتێ هەر جەماعەتی یاسر عەرەفات چێکیان پێ نەبوو دەیان ساڵ بەرامبەر بە ئیسرائیل ڕانەوەستان با ئەی باشە بۆ لەو کاتە ئەم مەوزوع ئاباز نەیەکڵێ بڵێن کاکە وەڵام مەدەنی ئەم لا هەیە و مەدەنی ئەو لا هەو زەرەر و زیانی لێەکەن بەس کاتێک کە هێزێکی ئیسلامیەتە پێشەوە هێزێکی ئیسلامی ڕزگاری خواست
یەتە پێشەوە بۆی خاک و نیشتیمانی خۆی ڕزگارکە میلەتی خۆی ڕزگارکە بگات بە مافی خۆیان هەزار وێک ڕخنەی لێ ژیری بەڵام سەردەمی هەتاوە ئێستاش کە محمود عباس حضوری هەیە ئەو ڕخنانەی کە ئەژیرێ لە حەماس خەڵکی ناتێگەیشت و ئەمە تعبیرە بەکاربێت خەڵکی ناتێگەیشت و خەڵکی نەخوێن بۆ جغرافیا و بۆ تاریخ و بۆ توراس و بۆ ڕووداوەکان هاتۆ ینی ئەوەندەی کە ڕخنە لە حەماس ئەوەندە ڕخنە لە محمود عباس ناکرێت لە کاتێک کە محمود عباس ئیتیفاقی لەگەڵ ئیسرائیل هەیە ئەوە نزیکەی 30 ساڵ زیاترە لە مقابلی ئیتیفاقی 30 ساڵەنا وإنجا كنت تنازل كرن لصاحشتاي خاكي فلسطين لصاحشتاي خاكي فلسطين إنجا كو إسا محمود عباس تواني أوني كوا أسيري بربا دي لغا إسرائيل بربا أتواني هزار كذبا بقرتن أتواني برامر بمقاومة لنا غزة لنا ضفي غربية الرابوسي ورقنا كوا خلق برامر بإسرائيل الرابوسي بلام تواناي رزقار كرني دي لشينية لكاد لك أو اتفاقي إسلامي لقلاهي بويا من الله أمشتنا بيوكو خويب خنرته باشا ساوكم ما مصا يعني هندك دلين سركوتين ير بروسيك با درنجامكاني دي بيوري والله دەرەنجامەکان پێمان دەڵێن ئەوەی حەماس کردی لە 7 ئۆکتۆبەرە ئەمە کارێکی عەقلانی بوو نەتیجەکەی کە ئێستا بینین غەزە خاکێکی خاپور کراو خاکیان لە دەستداوە کە ئیسرائیل ناکشێتەوە بەڕاستی مێژوو پێمان دەڵێت چوبێتە هەر جێگەیەک نەکشاوەتەوە ئیتر ئەو پێویستی بە فراوانکردنی خاگێ ئەڵە منم پرسیارانەوەکو میدیاکارێکە کەم نەگۆبی خۆم قەناعەتم بەو شێوازە بێ بەڵام ئەمەوەکو پرسیارێکی میدیایی یعنی دەرەنجامەکان پێمان دەڵێن ئەمە سەرکەوتنە ئەمە ڕزگارکردنە ئەمە هەنگاوە حەماس گرتوێتە بەر لە 7 ئۆکتۆبەرە هەندێک دیل بگری و هەندێک کەس بکوژی و بێتۆ ئەزای وڵاتەکە چۆنە من نزانم پاڵنەری ئەم مۆزوعانە ئەم پرسیارە جەناب نا بەس ئەو خەڵکی کە ئەم جۆرە پرسیارێک تەمە پرسیاری ژنە ڕخنەی ڕاستیە یا عیبدارکردنی خەڵکی فەڵەستین بەگشتی و بەتایبەتی حەماس لێرە کەس نییە مەسەلەن لە بەرامبەر بەڕێزت ڕوو لە خەڵک میدیاکارێک بەعرضی برای خۆم بکەم من ڕوو لە خەڵکم ڕوو لە جەناب ناکەم ئەوان ئێستا ینی لەبەرەوەی کە ئێستا ینی هێزێکی ڕزگاری خواری ئیسلامی پەیدا بووە بووی ئەم جۆرە ڕخنە گەورانە ژیرێ بەس منەیەکی بەسیتە بۆ دێنمەوە دافعێکی ئەوان ئەزانم هەندێکی دوو جۆری هەیە جۆرێکیان هەیە هەتێ ناکات ئەسڵی مەوزوعەکە و نایشەوێت تێبگە ئەسڵەن جۆرێکی بە دافعێکی قەومی و نەتەوە پەرستی ناڵم نەتەوە دۆستیش ئەڵم نەتەوە پەرستی ئەم شتە پاڵی پێوە نێجا کورد بێ عەربێ غێری ئەمانە بێ ئەجینە ڕاستیە تۆ ئەگەر ئەمە بڵێی باشە مش مەجموعەی پرسیارە ڕخنەیەکەم خەڵکی ئێمە وەختی خۆی شۆڕشی لا شۆڕشی نەکرد ئەرێکا کە کیمیاباران هەڵەبژێ ئێمە لە هەڵەبژە بوون لە کیمیاباران چەند هەزار کەس شەهید بوو چەند کەس بریندار بوو ئەنفالی قەرەداغ و شوێنەکانی تر چەند هەزار کەس بێسەر و شوێن کران بەرزانەکان چەند باشە ئەگەر بێت و ئەوەی کە بەدافعی قەومی ئەم جۆرە قسانەیەکە پێ بڵێ کاکە یان کورد وەختی خۆی هەر ئەسڵ ماڵوێرانی بوو ئەوەی کە شۆڕش بە ماڵوێرانی بووە ئەگەر تۆ ئامادەی ئەوە تیا بێ حەماس و غەزەی و فەڵەستینی عیبدارکەی بێ لە پێشە خۆ عیبدارکەی کە لەناو میلەتی تۆ شۆڕش کراوە بەڵام ئەو هوزەر و زیانەشمان کردووە ئەگەر ڕاستی تەوێ ئەگەر تەماشای دەرئەنجامەکانی شۆڕشی کوردیش بکرێت دەرئەنجامەکان باسەکەم دەرئەنجامی سیاسی و کۆمەڵایەتی و اقتصادی و عسکەری و ئەمنی و دروستکردنی مؤسساتی گەورە هەتا ڕۆمانە ڕاستی لە مقابلی ئەو تەصحیحی کە ئێمە داوان ئەوەی لە بەردەستا هەیە کەمە یا ریزنی ئەسڵەن ینی بەراورد ناکرێت بە واقعی کە بە وەختی خۆی تەصحیحمان لە پێ نایەداوە ئەوەی کە ئێستا ئیبینین ئەوەی کە بەدەستی کوردە ئێستا حالێن لە خاک و لە خەڵک و لە ئیدارە و لە کۆڵێ لە ئێستا و ئایندەی خۆیان ژمارەیەکی کەمە حەجمێکی زۆر کەمە بەڵکو لە پاڵیشە هەزار و یەک عیبانتیا دۆزراوەتەوە بۆیە منەڵم کاکە ئەگەر تۆ بەدافعی قەومی ئەم قسەیەکی کاکە فەرمو ڕخنە بڵێ لە کوردیش بڵێ وەختی خۆی شۆڕش هەل نەکرایە شۆڕشیان کردەوە هەموو زەرە و زیانیشان گیان نەتیجە و دەرەنجامەکەی زۆر کەم بوو لە مقابل ئەڵم چی کاکە حەماسیش ئەبێ تۆ سەیری ئەو بکە ینی تۆ سەیری ئەو بکە حەماس وەکو دووارەیەکە حەماس خاکی داری کراوە حەماس 76 ساڵە لەژێر ستەم و ناڕەواییە لەژێر ستەم و ناڕەحەتیایە یعنی چی بکە ینی بەڕای ئەو خەڵکەی کە ئەم جۆرە ڕخنانێک بچێ وەکو محمد عباس لەگەڵ ئیسرائیل ڕێ بکەوێت دوای 30 ساڵ توانێت ئەوە نەبێت کە دی لە بەرەڵاکە ئێجی بەدەستۆ نامێنێ کاکە و کات ڕێک وەکو محمد عباس مامەڵی لەگەڵا کرێت طرفی ئیسرائیلیش با عەرزی برای خۆم بکەم کاکە ئێمە خەڵکیشی دیندارین خەڵکیشی مسلمان ئاگام لە قورئان هەیە ئاگامان لە حەدیث چۆن باسی یەهودەکە یەهود باسی یەهود بۆ چی بمعنى صهیونیەکەی چی بمعنى غیر صهیونیەکەیش ئێمە دەزانین طبیعەتی ئەوان میزاجی ئەوان توراسی ئەوان عقلی ئەوان دینی ئەوان چۆن ئەڕوانێ بۆ غیری خۆیان جا غیری خۆیان کورد بێ و عەرب بێ و تورک بێ و فارس بێ و چی بێ بەس مادەم مسلمان بێ اینجا حتا ئەگەر مسلمانیش نەبێ حتا ئەگەر مسلمانیش نەبێ ئەوان بڕۆیان وایە قەناعەتیان وایە کە ئەوان گەلێکی هەڵبژێرایی خوایین ئەبێ هەموو کەس خزمەتیان بکە لەبەرەوە خەڵک خاکی داگیر کرد جێ ڕخنە نییە لە مقابلی گەیشتن بە ئاوات و ئومێدی سیاسی و عسکەری خۆیان هەموو شتێکن طبعا ئەوان سلمان دێن لە ماوەی ساڵێک و 4 مانگی ڕابردووە دەسەڵاتی ئیسرائیلی داگیر کرد سلمان دیان کاکە من لادن بۆ هیچ یاسا و ڕێسایەک سەر ئەرزی خوا شایەتە بە زۆرینەی بێدەنگ
بۆ هیچ یاسا ڕسەیەک من نادەن بۆ هیچ ئاینێک من نادەن بۆ هیچ ئەخلاقێک من نادەن حتا بۆ ئینسانی بوون هەر ئەلەقەل ئەم ئیدعا گەورەی کە دیموکراسین و مافی مرۆڤ ئەپارێزن و نازانم چۆن ئەلەقەل کاکە نیوەی ئەوان جێبەجێ کردایە ئەمە لە ڕاستیە یەکێک لە نەتیجەکانی حوتی ئۆکتۆبەر هیچ نەبێت کە ئەم واقعی بەتەواتی بە خەڵک ناساندەوە کە پێ بڵێ برنەوەکە برنەوەیەکی ئایدۆلۆژیە من ئەڵم کاکە بردنەوەی من نازم ئایدۆلۆژی مەبەستی پێچیە ینی ئەو بیر و باوەڕانەی کە ئیسرائیل خەنەعەتی پێبووە دەرکەوت کە بڕای بە هیچیان نییە بەعرضی برای خۆکەم ئیسرائیل بڕای بە هیچ لەو شعارانە نییە بڕای بە ئایدۆلۆژێکی دینی تایبەتی خۆی هەیە یا قەومی حتا دینی و قەومیشان تێکەڵ کردووە بەڵام لە مقابلەکە تۆڵی چێبراوە بۆ من ئەڵێم مادەم لە دوای 76 ساڵ تێکۆشانی حتا غیرە ئیسلامی و ئیسلامیش 40 ساڵ یاسر عرفات و جەماعەتەکەی خەریکی ئەم چەکداری و شەڕە بوون دوای مەسەلە ئیتفاقەکە بوو لەم دوای 40 ساڵ تقریبا حماس پەیدا بووە من ئەڵێم مادەم مەرجەکان مادەم داواکان کە 15 مانگە ئیسرائیل لێ شەڕ ناوەستێنم شەڕێکی وەستا وتی انسحاب ناکەم ئەبێ انسحابش بکرێ وتی بێ حماس نبێن حماسیش ما وتی بێ دیل بەدل بەدەستی خۆم بیان هێنمەوە هیچی نەهێنایەوە ودەیان وتی کاکە حدود ناکەم بە یارمەتیەکان کەچی کردی شێوە حەچی شتێک کە 15 مانگە هەڕەشەی پێەکە هیچی ناتەدی لەم دوو ڕۆژەیشا سەلما بۆ خەڵکی عاقڵ و خەڵکی چاوکراوە حماس لە ڕاستی توانای ئیدارەی هەیە توانای سوڵتەی هەیە توانای مقاومە هەیە توانای مانەوەی هەیە توانای کە بەرامبەر بە ئیستیعمار ڕابوەستێ دیفاع لە کەس کاری خۆی بکە لەم دوو ڕۆژە چیمان بینی شتی سەر و سەبەر کاکە من ئەوە قسەی من نییە قسەی خەڵکە سیاسی عاقڵەکەیە قسەی وەختانی کەوا لە دنیای استراتیژ و عسکەری و ئەوانە قسەیەکەن ئەڵێن کاکە ئەمەی لەم دوو سێ ڕۆژە لە حماسمان بینی لەم ئیدارە و خۆ عەرزکردن و پیشاندانی ئازایەتی خۆی و اینجاکو ئەسیر پاراست کاکە تۆ 15 مانگ 100 ئەسیر بپارێزی لە شوێنێکە کەوا 7 کیلۆمەتر بە 42 کیلۆمەترە کەون هەموو کەون مراقبەی حماسی کردنیان زەن ئەم ئەسیرێن لە شوێنە کاکە ئەمە تطورێکی گەورەیە لە ڕۆحی خەڵکی مقاومەتیە جا بۆ ئێمەی کوردیش بۆ ئێمە کورد ئەم ڕۆحیەتی مقاومە ئەم ڕۆحیەتە دینیە ئەم ڕۆحیەتە ئەخلاقی کە ئەسیر پارێزراوە تۆ تەماشایەکە ئەسیری ئەوان ئەسیر لای حماس هەیە ئەڵی لە سەفا و سەیران بووە ئەسیری حماس و غیری حماس کە لای ئیسرائیل ئەڵی لە خەستخانە بوو لە ئینعاشەکە بوو کەینە دەرەوە ئەمە ڕاستە جان بۆ کوردیشە ڕاستە ئەسیرەکانی داعشە کەوتنە دەستی پێشمەرگە ئاویان دەدانێ ینی خزمەتیش دەکران بەعرزەکەم حماس بەڵام دیلەکانی ئێمە کەوتنە لایوان سەریان دەبڕیندیان سوود بەدڵنیایە بەعرزەکە بەدڵنیایەوە ئەو باز ئەزانشی خۆی واقع شایەتەدا ئەمری واقع بەمعنە ئیجابیەکەی تۆ کاتێک ئەسیر ئەپارێزی ڕێزی لێنی دنیا ناتوانێ بیشارێتەوە کاتێک کە بێڕێزی بەرامبەرێکە هەر ناشارێتەوە بێڕێزیەکانی ئیسرائیل چاوی گشتمان هەیبینێ بە دۆست و بە دوژمنی ئیسرائیلەوە ڕێزداری و خەم خواردن و احترام و پاراستی گیان و کەرامەتیان بەتایبەتی ئافرەتانیان گیان و کەرامەتیان دۆست و دژمن ناتوانێت ئینکاری لەو مۆزوع بکە لەبەرەوە بەڵێ بۆ ئێمەی کورد دەرسێکی گەورەیە ئەبێمە لەو ڕۆحیەتە دینیە لەو ڕۆحیەتە ئیمانیە لەو ڕۆحیەتە ئەخلاقیە سوود وەربگرین تا بتوانین دیفاع بکەین لە خاکی خۆمان لە وڵاتی خۆمان لە میلەتی خۆمان کاتە ئێمە ئەکرێ دەرسوانەی لێ وەربگرین و بەراوردی بکەین هەر بە وڵاتانی تر کە دەستدرێژێکەنە سەر ئێمەش هەمان قەزیەمان هەیە بگرێمەش هەر قەزەکەمان قەزەی خاکە نیشتیمانە دەستدرێژیمان دەکرێتە سەر بە هەمان شێوە مامۆستا زۆر جار ڕەخنەیەک دەگیرێت لە ئیسلامیەکان بەگشتی دەوترێم ئەتفوسۆزیان بۆ غەزە زیاترە وەک لە شارێکی کوردی وەک لە ڕۆژاوا وەک لە باکوور وانیە مامۆستا بام عەرزی برای خۆم بکەم دووبارەیەکەم ڕوو لە جەنابەتی ڕوو لەو کەسانەی کامێ زەحمەت نەبێ باشە بۆ من هەموو جارێک بۆ مکەبەرەکەی نەسیحەت بەس لەسەر گوێی لەسەر مێشکی منە بەس نەسیحەتی منە کە من گوایە بە تەسەڕویەوان من ئاگام لە کوردبوون نییە لە مەفهومی کوردایەتی تێناگەم خەم لە میلەتی خۆم ناخۆم یا بەعکسی قسەکە ئەوش کەوا ئەگەر من زۆر تاوان و جەری من بەرەم بە میلەتی خۆم کردە بەعقلی ئەو بەس یەک شتم هەیە بەلاوە سێرە زەحمەت نەبێ ئەوانەی کە بوونەتە دەمڕاستی کورد لە ڕۆژ ئاوا مەسەلەن ئەی بۆ ڕووناکەی دەوان بڵێ کاکە جان ئیسلامەتیش کارێکی مهمە و فکرەیەکی گەورەیە و عەقیدەیەکی بەڕێزە و ئەبێ میلەتی خۆمان سەر ئەو عەقیدە و ئیمانە پەرۆ دەکەین بۆ بتوانین دیفاع لە خاکی خۆی بکە ڕانەکە لە سەنگەرە پشتڵ نەکا لە سەنگەرە بمێنێتەوە هەتاوەکو ئەمرێ باشە بۆ جا بە عەرزی برای خۆ بکەم ئێشتامە سەرەتایە ئەوەی مامۆسایەکی ئاینی بەڕێز هاتۆتەوە دکتۆر مرشید خەزنەوی ڕابەرایەتی تەنانەت دانوستانەکان جارم بسم الله قوربان جارم بسم الله من باسی لە 2011 تا ئێستا بۆ دەکەم 2011 خاڵی دەرەوە خاڵی دووەم بەوەی لە بیر نەچێ خاڵی یەکەم جارێ پێشە مشت ئەبێت تۆ داواکەی لە ئەوانش کاکە ڕێزی ئیسلامەتی بگرن ڕێزی ئیمان و ئەخلاقی خەڵک بگرن ڕێزی توراسی ئێمە بگرن ڕێزی تاریخی ئێمە بگرن یعنی بە کوردەکەی هێزی ئیمان بخەنە ناو ئەم هێزی مقاومەتەوە کە ناو کووردا هەیە بۆی ئیمان حرەکەتی پێ بکە ئیسلامەتی حرەکەتی پێ بکە فکری ئیسلامی جوڵەی پێ بکە اینجا کۆ لە پاڵی شەبرا مەسەلەی ماوەساوی کە کردویانە هەر ئەوە نیە کە ئیمانداوەکە ڕێز لە دیلەگرن ڕێز لە ئەدیانەگرن هەسەدا هەموو هێزونەتەوەکانی تێدایە ینی خاکی کەس داگیر ناکەن دەستێژی ناکەنە سەر کەس بە ئازادانە ینی ئەتوانی ئاینداری خۆت بکەی
ئیتر هەرەوەی کە ئاین داوایە جا بەعرزەکەم خۆی نمونە بە مەسەلەی مامەڵە لەگەڵ ئەسیرە هێنایەوە مامەڵە لەگەڵ ئەسیرە هەر کەسێک بەچاکی بیکات جێی تەقدیرە هەر کەسێک بیکات جا کوردی عەرەب هەر کەسێکی تر هەیە بەس بەڕاستی ئێمە پێمان خراپە ئێمەی تێگەیشتوو لە هەندێک سوچ و قن و قژبنی ئەم دینە پێمان خراپە دین کۆ بکەیتەوە تەسک بکەیتەوە بچوو بکەیتەوە لە مەسەلەی مامەڵەی ئەسیرە بەس یعنی کەمەنە ئەم ئیسلامە عەزیمە کە هاتووە ئیداری کۆمەلگا بەرێ بڕێەوە کاتە هاتووە دەوڵەتداری بکات کە هاتووە کێشەی اقتصادی کێشەی کۆمەڵایەتی کێشەی سیاسی عیلاج کا بۆ ئێمە حەلی پێ بۆ ئەو واقعە تۆ کەمی کەیتەوە کورتی کەیتەوە تەسکی کەیتەوە باریکی کەیتەوە لە مەسەلەی مامەڵی دیلا یالەوەی کەوا مەلایەک بۆ من ئەەکەی بە ڕەمزی ئەم مەوزوعە ئیسلام زۆر لەوە گەورەترە من حەز دەکەم سەرانی کورد لە ئێرە و لە هەر شوێنێکی تر هەیە قوڵتر لەو مەوزوعانە بڕوانن تاوەکو بابا فرێد نییە خۆیان کەوە پرسیارەکەی منەوە بوو ینی بۆ دیفاعی کە لە غەزەی دەکەن لە ڕۆژاوای ناکەن یعنی بۆ نمونە تورکیا دێ گەنم ئەمباری گەنم لە ڕۆژاوا سووتێنێ ڕخنی لێ ناکەن بەعرزەکەم ڕخنی لێ ژیرە واژ نیە ینی بەس وایە تۆ تەنها تۆ شخصێکە بینەوە احتیمالە مثلا زەید و عەمرێکە بینی کە بێدەن لە مۆزوع بەعرزی برای خۆم کەم ئەو هاواری کە بۆ خەزە بەرزە بێتەوە ئەو هاوارە نییە کە بۆ ڕۆژاوا بەرزە بێتەوە ئەو ڕۆژە بۆ هەر بۆ خۆمان بۆ باشووری کوردستان خۆی لە ڕاستی لە باشووری کوردستانە لە باشووری کوردستانە ئێمە ئیسلامی بەعرزی برای خۆم ئەگەر باسی باشووری کوردستانە کەیسا بەڵامی باسی ڕۆژاوەشێ بکەم باسی ڕۆژاوەشێ بکەم لە باشووری کوردستانە ئێمە ئیسلام خواست من نارەتی کەس ناکەم بۆ ئاگاداری بەس من بۆی واقعەکە بپێشانم ئێمە ئیسلام خواست بە درێژایی تاریخی ئێمە هێزی چەکدارمان بۆ لە زمانی ڕژێمە دیفاعمان لەم قەزەیە خۆمان کردووە دیفاع لە میلەتی خۆمان کردووە شانازیشی پێوەکەین لە ڕاستیە کەس ناتوانێت ئەوە بشارێتەوە بەڕاستی احتیمالە من وەکو هەندێک کەسی کە پێم نەکرابێ بەڵام مویمەیە بەشێکم هەبووە پشکم هەبووە هەڵوێستم هەبووە دیفاع لە میلەتی خۆم کردووە دوای ئەوەی کەوا هێزی چەکداری بەحساب باوی نەماوە لای هەندێک کەسی لا یزال هێزی چەکداری هەیە بەس ئێمە ئیسلام خواست هێزی چەکداریمان نییە بەس هێزی ئەخلاقمان هەبووە هێزی ئیمانمان هەبووە هێزی کۆمەڵایەتیمان هەبووە بەدەمی خەڵکی خۆمانەوە بین لە ڕاستی ئەوەندەی ئێمەش دەم و دەستی خەڵکمان گرت لەوەی کەوا تاوان نەکا خراپە نەکا نایاسایی نەکا ستەم نەکا ناڕەوایی نەکا زوڵم لە دایشی نەکا لە باوشی نەکا لە کەسوکاری نەکا لە میلەتی نەکا ئەگەر ئێمە ئیسلام خواست نەبین برا ئەم وەزعە بێتە دارستان بە قوربانە بم بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ینی ئەو ڕخنێکی منطقی نییە پێ دووە کوێ کام سۆستان بۆ خەزە زیاترە وەک لە برادینەکانی خۆتان منش بە عکسەوەڵێم ئەڵم زەحمە نەبێ بۆ ئەوانش ئەوەندەی باسی بە حساب طبعا ئەگەر ڕاستەوێ ئێستایان ئەوەی کە باسی ڕۆژ ئاواکی با من بینم بۆ پێدە مەسەلەی پەیەدە و هەروەها پەکەکەش بۆ برن چکە تۆ باسی ڕۆژ ئاواکی تۆمان ئەوانش لە مەسەلەی کوردایەتیە زۆر کاڵوکردن بۆ ئەگەداریت یعنی مەوزوعەکە نابێ هەر ئاوا تەماشا بکرێ یعنی حتا تەشکیلەی ئەم دوو حیزب بۆ خۆی تەشکیلەیەکی کوردبوون نییانی لە ڕاستی ئەوەی ئەرمەنی تیا هەیە ئەوەی یۆنانی تیا هەیە ئەوەندەی عەرەبی تیا هەیە کاکە زۆر کەمتر لەو کوردی تیا و خاوەنی بڕیارەتەیە اینجا کو فکری ئەمانە استراتیژی ئەمانە لەکوێ بە تۆخی باسی مەسەلەی کوردایەتی باسی کوردستان باسی کوردستان هەیە لەو مەوزوعە لەبەرەوە کاکە مەش ئەوتان ڕخنەوەم کاکە ڕخنە لە من ناگری سوپاس مال ئابێ ڕخنە نەگرین قوبڵ بە ڕخنەکە بەڵام مش ئەو ڕخنە لە ئەوانە دانی پێنانیم نەخێ دانی پێنە شەکە بە ڕاستەکە بەڵام لە مقابلی ئەو ڕخنەیە کە تۆ هەتە ئێخۆ مش چاوم هەیە برا من و غەیری من چاومان هەیە ئەڵین کاکە ئێوەش ئێمە وات تەسەورەکەین وات هەیەگەین مەسەلەی ئاین و ئاینداری ئیسلامەتی ڕۆحی بوونەوەیە ڕوحی بوونە ڕوحی بمانەوەیە ڕوحی بەردەوام بوونە باش چاوەکەن اینجا خۆ ڕوحی چارەسەری هەموو کێشەکانە تۆ سۆزێکت بۆ وان نییە وەکو کورد بەکوێ بەدەر لە ئیسلام ئەگەر ستەم لێکراون بەڵێ بە وەکو ستەم لێکراو باش وەکو ستەم لێکراو بە عەرزی برای خۆم بکەم اینجا من دەزانم هاوزمانی تەئسیرێکی زۆری هەیە لەسەر خەڵک دڵنیام لەوە بەڵام من ئاینەکە وام پێکاتە دافعەکە هاوزمانی نییە کە من حەزم بەسەرکەوتنی تۆیە دافعەکە دین وام لێکاتە کە حەزم بەسەرکەوتنی تۆ ئەگەر دینەکە نەبێ و کاتە بە زەیمان پێیاندا بێت ئەگەر دینەکە بەعرز دەکەم ئێمە نابێ حسابی بکەن کە دین نەبێ ئەبێ حسابی پێویستە دین هەبێ من بەعرز دەکەم لە کاتی شەڕای بوو لە کاتی ئاشتیا بێن ئەسڵ وای ئیسلامم پێ بێ دوژمنەکەم کە دێ بە ناوی ئیسلامی بیکا ئیسلام پێ بە ناوی غەیری ئیسلام بیکا هەر ئیسلام پێ لە بڕۆم هەر براوام لە مەوزوعەکە بە ناوی ئیسلامەوە دێن بەڵام هەڵەیەکەن بە ناوی ئیسلام و هەر کەسە بە ناوی ئیسلام بەرامبەر بە هەر میلەتی کە ڕابۆسێ کورد بێ و غەیری بێ تاوانەکە دەڵێن ئیسلامی نێمە چێڵ ئیسلامی دیعای سوڵتان بوونەکەن لە من ئەمەیە بۆ ئەزانش ویست بۆ بڵێم بۆ ڕاستبوونەوەی ئەم لاسەنجیە من نەزانم دوو قەومیەت هەیە کورد و عەرەب بۆ نمونە ئاوا کورتێکەکەنەوە کورد و عەرەب خراپ حاڵی بوونێک لە بینی یەکەیە و سەمیش لە بینەکە ئەم لەیەکە ئەوش لەیەکە بۆ خاتریم هاوسەنجیە بێکاکە من نابێ هەتاوەکو ئەمرم هەتاوەکو من واز لە ئاینی خۆم بینم وەرە ئاین بێرە مەیدان ئاین بکەرە دەمڕاست
ئاین بکەرە ئەوەی کە خاوەنی بڕیار بێ ئاین کەرەوەی کەوا ئەو مفاوەزات کە بەناوی دینەوە کاکە بە ئاەت و حەدیث دەمێ بەسم بە ئاەت و حەدیث ناکە شەڕم پێ فڕۆشی کاکە بەدەست و چەکی خۆم کاکە بەرەنگەرێ بمەوە چکە با کابرا ئیسلامی مسلمانیش بێ مادەم زوڵمە لێ بکە من ئەڵێم ئامرازی کوردایەتی کافی نییە بۆ بردنەوە لەم سراعە ئەبێ بەی ئاینیش بخێتە ناو بیکەتە ڕۆحی ئەم جەستەیە کوردایەتی سەکراوەتە ئامراز باشە من ئەگەر حتا بێتە جانبی فەلسفی مناقەشەیەکی زۆرمان هەیە لەسەرەوەی کاوا کوردایەتی چی معنایەکی هەیە چی پێوەرێکی هەیە من دەڵێم برایز ئەگەر لەسەر مناقەشەم لەگەڵاکەم لەڵێم کوردایەتی لە ذاتی خۆیان پێوەەر نیە لە ذاتی خۆ ئاین پێوەرە پێم مەڵێ تۆ ئەگەر کورد بیا کورد نەبی ئەگەر باش بی پیاوێکی باش بەس ئاین پێم ناڵێ ئەگەر تۆ خراپبی و باشبی هەر باشی بۆ لەبەر کە هاوزمانی منی مامۆستا وەڵەدین لە دەرفەتێکی تر قسە لەسەر بکەین ئایا باش تەنها لە ڕوانگەی ئاینی و باشە یان نا سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان محەممەد مامۆستای زانکۆ سپاس بەمادەبوون سپاس بە ئێوەش چاوەکەم بەخێراتی سەر چاو سپاس دەکەم